وادەی ناردنی موچەی مانگیدا ئاشکرا دەکرێت. ستاندەریش زانیاری لەبارەی هاوتاکردنی خانەنشینی سەربازی ئاشکرا دەکات. بەم زوانە هەناردەی نەوتی کوردستان دەست پێ دەکاتەوە و عێراقیش دوایین ئۆفەر بە حکوومەتی هەرێم داوە. دوای دەرچوونەوەی ترامپ، تورکیا هەوڵەکانی بۆ کشانەوەی هێزی ئەمریکا لە ڕۆژاوای کوردستان چڕ دەکاتەوە. با گوێرەی زانیاریەکان لە ئەمڕۆوە حکوومەتی عێراق دەست دەکات بە پارەدارکردنی وەزارەتی دارایی هەرێم بۆ موچەی مانگیدە و چارەنووسی هاوتاکردنی موچەی خانشینی سەربازی تا ساڵی داهاتوو یەکلا ناکرێتەوە. هەر بەپێی زانیاریەکان وتبینی لیستی موچەی مانگیدا لە بەغدا لە قۆناغی کۆتاییدایە و پێشبینی دەکرێت ئەمڕۆیان سبەی حکوومەتی عێراق دەست بکات بە پارەدارکردنی وەزارەتی دارایی بۆ موچەی مانگیدە. سەبارەت بە هاوتاکردنی موچەی خانشینی سەربازی دەبێت هەرێمی کوردستان بە هەماهەنگی لەگەڵ بەغدا لیستێک بە موچە هاوتاکراوەکان ئامادە بکات و ڕەوانەی بەغدای بکات. ئەم پرۆسەیە تاوکو ساڵی داهاتوو دەخایەنێت. بەو پێش چارەنووسی هاوتاکردنی موچەی خانشینی سەربازی تا ساڵی داهاتوو یەکلا ناکرێتەوە. لا کۆبوونەوەی دوێنەی ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێم ڕەزامەندی داوە بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بەو شێوەی حکوومەتی عێراق پەسەندی کردووە کە بۆ هەر بەرمیلێک 16 دۆلار بدرێت. با پێی زانیاریەکان دوایین دەرفەتە حکوومەتی عێراق کە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان پێشنیازی کردووە بە پێچەوانەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبێت ئەوە حکوومەتی عێراق تاگلایەنانە مامەڵە لەگەڵ گرێبەستی نەوتی هەرێمی کوردستان دەکات و چەند بڕیارێکی پابەندکار دەدات. بە پێی زانیاریەکان حکوومەتی هەرێم چۆتە ژێر باری ئەم هەنگاوەی حکوومەتی عێراق و بە ئەگەری زۆرەوە لە هەفتەی داهاتوو پرۆسەی ڕادەستکردنی نەوتی هەرێم بە سۆمۆ دەست پێ دەکات. دوای دەرچوونەوەی دۆناڵد ترامپ بە سەرۆکی ئەمریکا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیان پیرۆزبایت لێ دەکەم هاوڕێکەم چاوەڕێی بەهێزکردنەوەی پەیوەندیەکان دەکەین. هاوکات هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا ستایشی پلانی ئەمریکای بۆ کشانەوە لە عێراق و سووریا کرد. ڕایگەیان لە کۆتایی 2026 ئەمریکا هێزی خۆی لە هەرێمی کوردستان دەکشێنێتەوە. چاوەڕێ دەکرێت تورکیا فشارەکانی بۆ سەر ئەمریکا چڕ دەکاتەوە بۆ ئەوەی ترامپ بڕیار لەسەر کشانەوەی هێزەکانی لە ڕۆژاوای کوردستان بدات کە مەترسی لەسەر ئایندەی کورد لەو بەشەی کوردستان دروست دەکات.